بەیانیتان باش زانکۆی کۆیە خۆی یەکێکە لە زانکۆ سەوزەکان پرۆژەیەکیشی هەیە بۆ سەوزکردنی زانکۆکە بە تەواوی بۆی ببێت یەکێک لە سەوزترین زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراقیش کۆمەڵی خوێندکارانیش خۆتان دەزانن 49مین ساڵیادی دامەزراندنیانە ئەوانیش بە بۆنەی 49 ساڵی دامەزراندنیانەوە ئەمڕۆ لە زانکۆی کۆیە هەڵمەتێکی نەمامچاندن ئەنجام دەدەن لێرە ئێرە بەردەم کۆلێژی علومە لە زانکۆی کۆیە لێرە نەمامەکانیان حازر کردووە چاوەڕێی سەرۆکی زانکۆی کۆیە دەکەن بێت لەگەڵیان بەشداری بکات بۆ ئەوەی نەمامەکان بچێنن ئەگەر هاوکار محەممەد بتوانێت بەشێک لە نەمامەکان پیشان بدە نەمامەکان چاڵەکانیان قۆڵتەکانیان بۆ هەڵکەنراوە حازر و ئامادە کراون چاوەڕێی گەیشتنی سەرۆکی زانکۆ دەکەن خوێندکارەکان بۆ ئەوەی دەست بە چاندنی نەمامەکانیان بکەن لەگەڵ بەختیار قادر نوێنەری کۆمەڵی خوێندکاران قسە دەکەم بزانم نەمامەکان چ جۆرە نەمامێکن و ئامانجیشیان لەم هەڵمەتیان چییە کە ئەمڕۆ لە ناو زانکۆی کۆیە ئەنجامی دەدەن کاک بەختیار سوپاس بۆ ئامادەبوونت پیرۆزبایی 49 ساڵی دامەزرانی کۆمەڵی خوێندکارانتان لێ دەکەم منیش خۆم ساڵانێکی زۆر لە ناو کۆمەڵەکەدا خزمەتم کردووە هەڵمەتەکەتان چۆنە چەند نەمامەکان چی؟ هەڵمەتەکەمان بریتە لە دابینکردنی 49 نەمان بە بۆنەی دامەزراندنی 49 ساڵی کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئێمە هەرساوین بە دابینکردنی 49 نەمامە بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆی کۆی و هەروە بەشی کار و پرۆژەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە شاری سلێمانێ هەروە ئێمە نەمامەکانمان لەسەر ڕێگای فاکەرتی زانست و تەندروستی چاندووە بۆ ئەوەی ژینگەی زانکۆمان سەوزتر بکەین و هەروە بەرەو پێشتری ببین و نەمامەکانیشمان کو دەزان هەر لێرە دەستمان پێ کردووە تاوەکو کۆتایی ڕێگای فاکەرتی زانست و تەندروستی نەمامەکان چ جۆرێکنەوەی زانیاریت هەبێ لە سەریان یا نازانی وەڵڵاهی نەمامەکان تا ئێستا نازانم چ جۆرێکە کۆمەڵی خوێندکاران تا چەند گرنگە ئەم جۆرە چالاکیانەی هەبێ بۆەوەی هەم خزمەتی زانکۆکە و هەم خزمەتی خوێندکاران و ژینگەش بکات تا ڕادێکی زۆر گرنگە کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە شێوێکی تۆکمەتر خۆیان داڕێژنەوە بۆ ئەوەی زیاتر خزمەت بە کەرتی خوێندن بکەن و بۆ ئەوەی هەمومان لە ئاسی خوێندکارەکانمان لە قۆناغ زیادجاکاندا سودمەندی سەرەکی بین و هەروەها لە دامەزرانی و تا بەم ڕۆژ دەگات وەکو دەبینین کۆمەلگای کوردستان هەمیشە بە چاوی پڕ لە ئومێدەوە سەیری خوێندکاران دەکات چونکە خوێندکاران سەرڕوومی هەموو پێشکەوتنێکن ئێمە گەر سیر بکەین و لە ڕابردوشدا خوێندکاران و چینی ڕۆشنبیران کاریگەریان لە نێو کۆمەلگای مرۆڤایەتی هەبووە وەکو دەبینین کەەوە ئێمە شۆڕشی فەڕەنسیمان هەیە کەوا خوێندکاران و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی زانکۆ چینی ڕۆشنبیران سەرپەرشتی شۆڕشی فەڕەنسیان کردووە و تا ڕادێکی زۆر گرنگەکەەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەمە بەدواوە بەرابەتی جەنابی سەرۆک باوێت جەڵات تاالبانی ینی خۆی زیاتر تۆکمەتر بکات و بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە خوێندکاران بکات لە قۆناغ و ئاستە جیاوازەکان بەختیار سوپاس دەکەم بەڵێ دیارە خوێندکارەکان خۆیان دەستیان بە چاندنی نەمامەکان کردووە کۆمەڵێک نەمامی جوانن بە درێژایی ئەم شەقامە کە لە باوڵین دێتە ناو زانکۆی کۆیە و بەردەم کۆلێژی علوم بەرە و سەرۆکایەتی زانکۆی کۆیە دەڕوات ئەوان هەڵمەتەکەی خۆیان دەست پێ کردووە بۆ ئەوەی زانکۆکەیان سەوزتر و جوانترکن وەکو باسیشم کرد لە سەرەتادا زانکۆی کۆیە خۆی یەکێکە لەو زانکۆیانەی کە هەوڵ دەدات ببێتە سەوزترین زانکۆی کوردستان و عێراق و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست سروشتێکی زۆر جوان و ئەمەش کاریگەری زۆری دەبێت لەسەر پرۆسەی خوێندن لەبەرەوەی خۆتان دەزانن ژینگەی تەندروست ژینگەیەکی پاک دەبێتە باڵین سەرچاوەیەکی باش بۆ ئەوەی خوێندکاران لەو ژینگە پاک و باشەدا بتوانن وانەکانی خۆیان بخوێنن لە ناو سروشتێکی جواندا ئێرە خۆتان دەزان زانکۆی کۆشکەوتۆتە بناری چای هەر بە سوڵتان هەی بە سوڵتانیش خۆی هەر سەوزە و زانکۆکەش هەر سەوزە ئەمەش کاریگەری زۆری لەسەر دەروون و هەروها بیری خوێندکارانیش